ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان، یەکەمین بابەتی بەرنامەی ئەمڕۆمان دەربارەی لاوانی ئێران و نەهامەتیەکانی کۆماری ئیسلامیە. کۆمەڵگای ئێران بە پێی جەمعیەتەکەی زۆرترین ژمارەی لاوانی دنیای تایە. هەر بۆ پێ زۆرترین بێبەشی و ئازارە کۆمەڵایەتیەکانیش پێی ئەم توێژەی کۆمەلگا دەگرێتەوە. لە راپۆرتی یەکێک لە سایتەکانی نزیک بە ڕژیم خۆی، ڕێژەی بێکاری لە نێو لاوانی ئێراندا بە نزیکەی لە 60 مەزەن دەکراوە. زیاتر لە 1 ملیۆن کەس لە گیرە دەبووان بە مەوادی مخەدر تەمەنیان لە خوار 90 ساڵیەوەیە و تەمەنی مامناوەندی گیرۆ دەبوون بە مەوادی مخەدر لە ئێران بەگشتی گەیشتۆ تا 13 ساڵ. هەروەها دەوترێت کە ژمارەی لاوانێک کە تووشی جۆرەها نەخۆشی دەرونی و لەوانە خەمۆکی و دڵەڕاوکیە دەبن بەردەوام ڕوو لە زیادبوونە، بێکاری و پەرەسەندنی ئازارە کۆمەڵایەتیەکان و لەوانە گیرۆ دەبوون بە مەوادی مخەدر بە تەواوەتی پەیوەندیان لەگەڵ یەکتری هەیە. لاوێک کە بە هەزار هیوا و ئاواتەوە دوای تێپەڕکردنی دەیان گیر و گرفت و بربەست کە ڕژیمی ئیسلامی ویان هەژاری بەگشتی لەسەر ڕێگای داناوە سەرنجام دەتوانێت مەدرەکێکی تەحسیلی لە ئاسی دەبیرستان هونەرستان ویان لە کۆتاییدا دانشگا بەدەست بهێنێت و دوای ئەوەش 2 ساڵ لە تەمەنی خۆی بە سەربازیکردن بۆ ڕژیم خەسار بکات. بەڵام سەرەڕای هەمووی ئەوانە ناتوانێت پیشەیەکی گونجاو لەگەڵ مەدرەک و خوێندنەکەی بەدەست بێنێت. هەموو ئاواتوارە زوەکانی بەبادا دەچێت. ئاخوا دەبێت حاڵ و ڕۆژی جوانێک کە بەهۆی بێکاری و بەهۆی نەبوونی هیچ چەشنە سەرچاوەیەکی داهاتی سەربەخۆ خۆی بە سەرباری بنەماڵەکەی دەزانێت و تەنانەت ناتوانێت خەرج و مەخارەجی هاوسەرگیری و ازدواجکردن و پێکەنانی خانەوادەش دابین بکات چۆن بێت. لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا لاوان نە لەسەر زیندوی و شۆر و شەوقی دەورانی لاویەتی خۆیان نە لەوە بەهرەیەک دەبن و نە ئەو دەرفەتەش بەدەستدێنن کە توانەوە ئێستعدادی خۆیان گەشە پێدەن. جگە لە هەمووی ئەمانەش ڕژیمی کۆماری ئیسلامی بەردەوام خەریکی خۆسازدانە بۆ تۆڵەسەندنەوە لە لاوانێک کە لە دەورانی مەدرسە و دەبیرستاندا نەیانتوانیوە ئەوان وەکو ئۆلگویە کە ڕژیمی ستویەتی واتە مێشک وشک و ژێر چەپۆکە و دەر و نزم باربێنێت تۆڵیان لێ بکاتەوە. لەڕاستیدا هەموو سەرمایە گوزاری ڕژیمی ئیسلامی لە ماوەی 46 ساڵی ڕابردوو لەم بوارەدا فەوتاوە. کۆماری ئیسلامی گەلێک پرۆژەی جۆرا و جۆری لە ژێر ناوی مبارزە لە دژی هێرشی فەرهەنگی وڵاتانی ڕۆژاوایی واتە غەرب بەگشتی بۆ زاڵبوون بەسەر لە شوڕوحی لاوان بەڕێوە برد. بەڵام دیتمان کە هەمووی ئەو پرۆژانە بەرامبەر بە شەپۆلی حرەکەتی بەرەو پێشوونی کۆمەلگا بوونە بەڵقی سەراو. جوانان ئەگەر بێکارن واگە لە سەرەتاییترین دەرفەتێک بۆ بەهرەمەندبوون لە پێویستیەکانی سروشتی دەورانی جوانی خۆیان بێبەشن، بەڵام بەرامبەر بە هەلومەرجی ژیانیان سەریان دا نەنەواندووە و ڕێگای خەبات لە دژی ئەم ڕژیمیان گرتوۆتە بەر. ئەم ڕاستیە کاتێک ئاشکراتر دەردەکەوێت کە ئەم لاوانە هەر دەرفەتێک کە پەیدا دەکەن خەبات بۆ لە ناوبردننی سەرجەم ڕژیمی سەرەڕۆی کۆماری ئیسلامی دەکەنە ئاماج. شۆڕشی شکۆداری ژن ژیان ئازادی نمونەیەکی شکۆداری کاردانەوەی لاوان بوو بەرامبەر بەم بارودۆخەی ڕژیمی ئیسلامی کە بەسەریدا سەپاندون. لاوان و لە پێشەوەی ئەواندا ژنانی لاو لە بەرەو ڕووبوونەوە لەگەڵ هێزەکانی سەرکوتگەری کۆماری ئیسلامی هەم بەورە و نەترس بوون و هەم وریا و کارزان. لێرەدا پێویستە ئاماژە بە ڕاستیەکی ئاشکرا بکرێت دەویژەوەیە کە ئەگەرچی لاوانی ئێران بەهۆی دەسەڵاتی ڕژیمێکی کۆنەپەرست و دژر بە ئازادی گەلێک لە کێشەکانیان هاوبەشن، بەڵام لامان کاتیشدا بەهۆی ئەوەی کە ئەندامانی چینە جۆرا و جۆرەکانی کۆمەلگان ئازار و موسیبەتەکانیشیان وەکو یەکوانیە و کاریگەری سیاسەتەکانی ڕژیمی ئیسلامی بەسەر هەموویاندا وەک یەک نییە و یەکسان نییە. ئاشکرایە کە گیرگرفتەکانی لاوانی چینی کرێکات لەگەڵ لاوانێک کە چەتری پاراستنی بنەماڵەیەکی مرەفەهیان بەسەرەوەیە جیاوازە. بەڵام بێگومان پەرەسەندنی خەباتی چینی کرێکار بە ژن و پیا و پیر و لاویەوە و ڕزگاریە و چینە لە دەست ڕژیمی کۆماری ئیسلامی و لە دەست نظامی چەوسێنەرانەی سەرمایەداری سەرجەم لاوانی کۆمەلگای ئێران لەم هەلومەرجە غەیرە ئینسانیەی کە ڕژیمی دەسەڵاتدار بەسەری سەپاندون ڕزگار دەکات. فەرمونون ناوبڕێک ببینن بە نووسینێک لە بەڕێز هاوڕێ جەمال دەربارەی ژنان دێمەوە خزمەتە.
خانم خانم خانمی گولی نوبا خانمی خانم خانم خانمی گولی نوبا خانمی بيند ماجي تابانا شيري وخانمي بيند ماجي تابانا شيري وخانمي خانم خانم خانمي قولي نوبا خانمي خانم خانم خانمي قولي نوبا خانمي بيند ماجي تابانا شيري وخانمي بيند ماجي تابانا شيري وخانمي يخوى هالشوق خانم اي لا روش بهدارين وبكارا خانم اي دزبنا كارين يخوى هالشوق خانم اي لا روش بهدارين وبكارا خانم اي دزبنا كارين خانم خانم خانمي خانم خانم خانمي قولي نوبا خانمي خانم خانم خانمي قولي نوبا خانمي بينك منجي تابانا شيري وخانمي بينك منجي تابانا شيري وخانمي جەستەی ژن سەردێڕی نووسراوێک لە بەڕێز هاوڕێ جەمال کە بەم شێوەیە دەست پێکات بە درێژایی مێژوو جەستەی ژن چ وەک بابەتێکی تابۆ و بڤە چ لە فکری ئاینی چ وەک بابەتێکی سمبولی بۆ ئازادی تاکە کەس یا وەک کارخانەیەک لە سیستمی سەرمایهداری بۆەوە دەستخستنی سەرمایە هەمیشە جێی مشت و مڕ و لێکۆڵینەوە بووە کارەکتەری ژن لە فکری ئاینی و تەنانەت لە هزری مرۆڤایەتی و تێڕوانینە فەلسەفیەکان بۆ مرۆڤ بەگشتی و ژن بە تایبەتی هەروەها هەموو ئەو ئەفسانانەش کە دوجار هەر لەسەر بەرهەمی عەقڵی مرۆڤایەتی ژمار دەکرێن قسەی زۆری بە دوای خۆی داهێناوە ئێمە لەم باسە کورتکراوەی ئێستادا ئەمانەوێت جەستەی ژن لە چەند ڕاندێکی جیاوازەوە بخوێنینەوە کە هیچ کام لەو ڕەهەندانە مامەڵە لەگەڵ جەستەی ژن ناکەن وەک بەشێک لە پێکاتەکانی مرۆڤ لە ڕووی بایۆلۆژی و فسیۆلۆژی کە پێویستە ڕێزی لێبگیرێەوە بپارێزرێت بەڵکو بەدەر لەمە وەزیفە و ئەرکێکی تر پێی دەستپێرین کە دوورە لە ئامانجی دیاریکراوی خۆی سەرەتا جەستە وەک ئامراز جەستەی مرۆڤ بە شێوەیەکی گشتی دەکرێت وەک هەر ئامانجێکی تر بۆ خودی مرۆڤ سوودی هەبێت بەڵام کێشەی گەورە و سەرەکی لەوێوە سەرچاوە دەگرێت ئەو کاتەی جەستە وەک ئامرازێک بۆ ئامانجێکی تر یان بە مانایەکی تر وەک ئاماژەی بەهایەکی تر مامەڵی لەگەڵ بکرێت کێشەکە لێرەوە دەست پێکات بۆ نمونە جەستەی ژن تا ئەو شوێنە هیچ کێشێک بە دوای خۆیدا ناهێنێت کە وەک یەکێک لە تایبەتمەندیەکانی مرۆڤ ببیندێ بەڵام کاتێک ئەم جەستەیە ڕەهەندێکی ئاینی وەرگرت لە ڕێگەی داپۆشینەوە یان ڕەهەندێکی فێمینیستی یا وەک ئاماژەیەکی ئازادی لە ڕێگەی ڕوودکردنەوە و لێمانڕوانی ئەو کات دەبێتە کێشە چونکە جەستە لە ئامانجەوە دەبێتە ئامراز خۆشە خۆی کێشە بنەڕەتیەکە شەرەمەیە
گۆڕینەوەی ئامانج و ئامراز بە ئامراز و کاڵا بەمانایەکی تر کاتێک ژن ئازادی خۆی لە ڕوودکردنی جەستەی یان بەشێک لە جەستەی ئەبینێ ئەوە بێ ئەوەی خۆی بزانێ جەستەی بووەتە دیلی خودی ئازادی یان ئەو ژنە باڵاپۆشەی پێی وایە بە لەبەرکردنی جلوبەرگێکی ئاودامان و باڵاپۆش هەنگاوێک لە خوا چوەتە پێش بێ ئەوەی بەخۆی بزانێ ئاینی کردوەتە دیلی جەستە ڕوونتر بە دوێن ژن پەیوەست بە ئازادی بە جلوبەرگەوە بۆی هەیە و ئازادە جلی کورد یا درێژ بپۆشێ لێرە قیاسی ئازادی جلە نەک جەستە هەروەک پێوەری دینداریش بۆ ژنێکی مڵتەزیم بە دینەوە ناکرێ ئەو قوماش و دیزاینە بێ کە جلوبەرگەکەی جەستەی پێداپۆشێ بابەتی دووەم دەربارەی جەستەی ژن کە باسی بابەتەکەی نووسەرە جەستە وەک چەکێکی ئایدۆلۆژی لێردا باز دەواکات کە سادەترین پێناسە بۆ ئایدۆلۆژیا بریتە لە قاڵبدانی فکر و تێڕەوانینەکان بۆ جیهان و مفەرەدە کۆمەڵایەتی و ئاینیەکان بە ئایدیایەکی مطلق کە خۆی سەرچاوەی حەقیقەت و ڕاستی مطلقە ئەی مەبەست چییە لە جەستە وەک چەکێکی ئایدۆلۆژی لەم بینەدا بۆ ئەوی لەمە تێبگەین پێویستمان بەوەیە لە پێچەوانەی ئایدۆلۆژیا تێبگەین وەک گوتمان گەر یەکێک لە پێناسەکانی ئایدۆلۆژیا بریتی بێت لە قاڵبدانی فکر و تێڕوانینەکان لە چوارچێوەی کۆمەڵێک ئەگەر و گریمانەی مطلق کەواتە پێچەوانەکەی بریتە لە تێڕوانینێکی تەواو مرۆڤانە بۆ بەهاو پرەنسیپە گردوونیەکان کە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی گرنگی و بایەخی خۆیان لەدەست نەداوە جەستەش وەک بەشێک لە پێکاتەی بایۆلۆجی مرۆڤ کاتێک ئایدۆلۆژیا دەیەوێت بیخاتە خزمەتی خۆیەوە دێت و دەیخاتە چوارچێوەی کۆمەڵێک مفەرەدەی وەک ئازادی و یەکسانی و حرام و قەدەغە و هیتر بەمەش وەک چەکێک شەڕی ئایدۆلۆژیەکانی تری پێکات ڕەنگە تێڕوانینی ئایدۆلۆژیانە و نا ئایدۆلۆژیانەش بۆ جەستە بەم نمونەیە باشتر ڕوون ببێتەوە کچێکی دەرۆزەکەر لەسەر شەقامێک کەوتووە واجلەکانی بە شێوەیەک ڕوت و ڕەجاڵن بە تەواوی جەستەی دانەپۆشیوە ڕەنگە ئەو خەڵکەی بە تەنشتیدا تێدەپەڕێ بە زەیان پەیدا بێتەوە و ڕوتیەکەی نەک نابێتە مایەی گازندەی خەڵک بەڵکو دەبێتە مایەی
جوڵاندنی هەست و سۆزی بەزەیانەی ڕێبواران. ئەیچی ئەگەر هەمان کەس وەک داکۆکی لە ماف و ئازادیەکانی جلەکانی بە شێوەیەک دیزاین کرابن کە هەمان ئەو شوێنانەی جەستەی دیار بن کە لە دۆخی یەکەمدا هەیبوو. ئایا کاردانەوەی خەڵک و ڕێبوارانی ئەو شوێنە هەمان کاردانەوەی حاڵەتی یەکەم جارە بێت؟ بێگومان نەخێر، بگرە دەبێتە هۆی ڕق و ڕقەسووربوونی خەڵک و دوور نییە چەندین تۆمەت و قسەی ناڕەواشی نەخرێتە پاڵ. ئێستا ئایدۆلۆژیا چه ئاینی بێ یاخود نە ئاینی بۆمانەوەی خۆی هەڵدەدات، هەموو ئەو شتانە بخاتە خزمەتی خۆیەوە کە مرۆڤایەتی خۆیانی بە خاوەنی ئەزانن، وەک ئاین، نەتەوە، نیشتمان، جەستەش لە پاڵیدا بە هەمان شێوە. موج صوتی دخترانه بند و زندان بشکند، این قلم از خون ماشم شعر و کمان بشکند، آبی از رنگی قفصا آسمانی نیستیم، قهر این خورشید خاموش رنگ و رنگدان بشکند، رنگ و رنگدان بشکنیم، شمشیر و کمان بشکنیم، بند و زندان بشکنیم، ما نقاب آدمی از روی شیطان بشکنیم، شیطان بشکنیم. نوری حق شد منعکس بر روی شادختی وطن، بشکند دستی که خواهد نور یزدان بشکند، لرزه بر اندام دشمن میفتد امروز چون دختری مشرق به دلتر دید و برهان بشکند، رنگ و رنگدان بشکنیم، شمشیر و کمان بشکنیم، بند و زندان بشکنیم، ما نقاب آدمی از روی شیطان بشکنیم، شیطان بشکنیم. خونی رو بیا بجوش آید بزیری خاک چون بشنود بر دخترش دفتر و دیوان بشکنن، نغمه آزادگی سردی تو سنداختی وطن، تا صدای نازکت صوتی شغالان بشکند، این صدای خستمان تکرار خواهد شد بلند، تا که بغض از ظلم در آشاب و پنهان بشکند، تا صدای نازکی صوتی شغالان بشکند، رنگ و رنگدان بشکنیم، شمشیر و کمان بشکنیم، بند و زندان بشکنیم، ما نقاب آدمی از روی شیطان بشکنیم، شیطان بشکنیم. خاڵی سێمێکە نووسەر دەربارەی جەستەی ژن لێ دوێت، جەستە وەک کارخانەی سەرمایە باز لە کات واڵێت کە گرنگترین خەسڵەتی سیستەمی سەرمایەداری بە کەرەسەکردنی وجودە بە ماناگشتیەکەی لە نێویشیدا مرۆڤ بە تایبەت لەم سیستەمەدا و هەموو بوونەکانی وەک مرۆڤ، دین، هونەر، زانست، یاندارەکان، ژینگە و هەموو ئەوانە دەبنە کەرەستەی بۆ بەرهێنانی سەرمایە. دەرهەق بە مرۆڤ ئەم سیستەمە زۆر بێمڕاڵانە ئیش لەسەر پارچە پارچەکردنی مرۆڤ دەکات بۆ هەر پارچەیەکی نرخێکی لەسەردا دەنێت. ڕەنگە نمونەگەلێکی وەک کیم کارداشیان و جێنیفەر لۆپێز بە دانانی بیمە لەسەر جەستەی خۆیان، یان نمونەی یاریزانانی وەک دەیڤید بێکام و مێسی و کریستیانۆ ڕۆناڵدۆ بە دانانی بیمە لەسەر قاچیان نمونەی بەرجەستەی ئەم تێڕوانی نەبن.
کۆمپانیا زەبەلاحەکانی بواری جوانکاری ژنان وە کۆمپانیاکانی لانکۆم، شانێل و چەندانی تر کە ساڵانە بە ملیاردەها دۆلار دەخەنە سەر سەرمایەکانیان نمونەیەکی زیندوی کارکردنی سیستمی سەرمایەدارین لەسەر بەکاڵاکردنی جەستەی مرۆڤ بەگشتی و بە تایبەتی ژنان. لەبەر ئەوە بەلامانەوە سەیر نەبێت کە پێشکەشکارێکی کچ لە کۆتایی هەموو بەرنمەیەکدا ڕیکلام بۆ سپۆنسەری جلوبەرگ و مەیکەپەکەی بکات یا بەشێکی زۆری سۆشیال میدیا بۆ ڕێکلام و خستنەڕۆی بەرهەمی و کۆمپانیانەی لە بواری فاشیۆن و جوانکاریدا کارەکەن لە کاردابن بە مەبەستی و دەستخستنی بڕێکی خەیاڵی لە قازانج بۆ خۆیان. ڕەنگە کە باز لە سیستمی سەرمایەداریەکەین ڕاستە و ڕاست بیرمان بۆ بچێت کە ئەم سیستمە تەنها و تەنها کار لەسەر ئەو فاشیۆن و جلوبەرگانە دەکات کە تاکێکی لیبراڵ و ڕۆژاوایی دەیپۆشن. بەڵام لە ڕاستیدا ئێستا فاشیۆن و دیزایانی جلوبەرجی ئەوەی پێی دەوترێت باڵاپۆش ڕۆژ لە دوای ڕۆژ خۆی لە پەرەسەندندایە. لەبەر ڕۆشنایی ئەو تێگەیشتانەی سەرەوە ئەتوانین بڵین کە جەستەی ژن لەو کاتێەوە کە بووەتە ئامراز واخراوەتە خزمەت ئامانجێکی دیاریکراو لەو شوێنەشدا بووە چەکێک بەدەست ئایدۆلۆژیایەکی باو و سەردەمیانە. جەستە لە مانا بایۆلۆژیەکەی خاڵی دەکرێتەوە مۆرکێکی زێهنی و ئایدۆلۆژی پێدەبەخشێت. سیستمی سەرمایەداریش لە ڕێگەی ئەوەی پێی دەوتێت جیهانگیری زۆر بێمۆڕاڵانە ئەم بە ئامرازکردن و بە چەککردنەی جەستەی بۆ ئایدۆلۆژیەکان خۆستۆتەوە و بەرهەمهێنانی لەسەر دەکات. بینەرانی خۆشەویستی بەنامەی لێکدانەوە هەڵوێست، بەم شێوە گەیشتینە کۆتایی بەنامەی ئەمڕۆکەمان بۆ هیوایە کە ناوڕۆکی بەنامەکە جێگەی سەرنجیەوەی عزیز بوو بێت و توانن کەڵکی پێویستی لێوەربووت. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان ئەسپێرم.